لە هەمان کاتە ئەبێ بزانی مەرجنی هەر شتێ تۆ حەزی لێ بکەی خێری تیابێ. جاری وا هەیە هەندێ برا یان هەندێ خوشک پەیوەندیان بە منەوە کردووەتیانە مامۆسا دوعای خێرمان بۆ بکە، مەسەڵەن کوڕەکە وتێتی دڵم ها بە کچێکەوە حەزەکەم بۆم بێ، کوڕەکە وتێتی بەو شێوازە. منیش پێم وتوت استخارە بکەن ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمەی فێر کردووە کە ئەفەرمێت 2 ڕکات نوێژ بکە، دوای ئەوە داوا بکە لە خوای تەعالی بڵێ خوایە تۆ عالم الغەیبی، هەموو شتێک لای تۆیە، تۆ خاوەنی توانای بەسەر هەموو شتێکە، یا ڕەبی خوایە ئەم کارەی من ئەگەر خێری تایە بۆ دین و دنیام بۆم ئاسان بکەی خێری تێ بخەی، یا ڕەبی ئەگەر شەڕشی تایە بۆ دین و دنیام یا ڕەبی لێمی دوور خەیتەوە نەیکەیتە نەسیبم، دوایش ڕازیم بکەی دڵیشم ڕازی کەی. هەندێ برا یان هەندێ خوشک و توانە مامۆستا توخوا ئەمەیان مێڵێ ئەمەی ئەخیران مەڵێ، یا بڵێ خوایە ئەگەر خێری تایە بۆمی بکە، ئەگەر خێریشی تیا نییە هەر بۆمی بکە، خێری تیا بکە بۆمی بکە. گوتم بابە نابێ، کەس نازانێ خێر هاوە چیەوە، کەس نازانێ خێر هاوە چیەوە. یعنی لەوانەیە ئەوەی تۆ حەزی لێەکەی شەڕتی تیابێ، لەوانەیە ئەوەی تۆ حەزی لێەکەی زۆر خراپ بێ، تۆ هەنگاوی بۆ ئەنەی تۆ حەزی لێەکەی خراپە، بەڵکو بڵێ خوایە چی خێری تایە ئەوە بکەی.